عدلت المحكمة حضورية للمتهمين جميعا. أولا لە زنجیرەی تاوانەکانی کوشتن لە ژێرنا و پەردەی یاسا و دادگادا سەر لە بەیانی ڕۆژی ڕابردوو ژمارەیەکی دیکە لەو کەسانی لە دوای کودەتاکەی ساڵی 2013 دا میسر دەستگیر کرابوون لە سێدارە درا. دوای ئەوەی چەند ساڵێک لەمەوبەر محەممەد شیرین فەهمی کە بە دادوەری لە سێدارەدان ناسراوە لە دۆسەی ناسرا و بە هەڵکوتانە سەر بنکەی پۆلیسی کرداسە سزای لە سێدارەدانی بۆ 20 کەس دەرکرد. سەر لە بەیانی ڕۆژی ڕابردوو 9 کەس لەوان سزاکەیان بەسەردا جێبەجێ کرا. هەرچەندە بە پێی ڕاگەندراوی ڕێکخراوێکی تایبەت بە مافی مرۆڤ ژمارەی ئەوانی لە سێدارە دراون 7 کەسن، بەڵام ڕاگەیاندنەکانی میسر ئاماژە بۆ 9 کەس دەکەن. شێخ عەبدوڕەحیم عەبدولحەلیم جبریل یەکێکە لەو کەسانەی لەو دۆسەیەدا لە سێدارە دراوە و لەگەڵ هاوڵەکانی دیکەیدا ناوی لە لیستی لە سێدارە دراوەکاندا ئاشکرا کرا. شێخ عەبدوڕەحیم جبریلی 81 ساڵ مامۆستای فێرکردنی قورئان و ئینگلیزیزان و خۆشنووسێکی بەناوبانگ، خاوەنی 10 منداڵ و 25 نەوەیە و کەسایەتێکی ڕێزلێگیراوی ناوچەکە بووە. شاید حاڵانی ڕەتکردنەوە جەخت لەوە دەکەنەوە لە کاتی ڕووداوی ناسرا و بە کوشتوبڕی کرداسەدا شێخی ناوبراو لەو ناوچێژ نەبووە. لای خۆیەوە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هیومان ڕایتس وۆچ لەبارەی لە سێدارەدانی ئەو 9 کەسەوە ڕایگەیاند ئەو هەنگاوە بەڵگەیەکی دیکەی ترسناکە لەسەر بێباکی دەسەڵاتی میسر لە مافی ژیان و ناپابەندی ئەو وڵاتە بە یاسای نێودەوڵەتیەوە. ڕێکخراوەکە لەبارەی سروشتی دۆسیەکەەوە ئاماژەی بەوە کردووە کە ئەوەی زۆر مای دڵەڕاوچەیە سزای ئەو کەسانە دوایەوە دێت کە لە دادگایەکی نادات پەروەرانەدا دادگایی کراون و بە زۆر و لە ژێرە شکنجەشدا دانپێدانانیان لێوەرگیراوە. ڕاگەاندنەکانی سەر بە دەسەڵاتی کودەتای میسر دەڵێن ئەندامانی کۆمەڵی ئیخوان موسلیمین لە پشتڕووداوی کوشتنی 7 پۆلیسەوەن لە ڕووداوی ناسرا و بە کوشتوبڕی بنکەی پۆلیسی شاری کرداسە. لای خۆیانەوە هەریەک لە کۆمەڵی ئیخوان موسلیمین و تۆمەتبارەکانیش ئەو تۆمەتیان ڕەت کردوێتەوە و دادگایەکەش زیاتر بە شانۆگەریەکی گاڵتەجاڕی ناو دەبن. لە دوای کودەتا سەربازەکەی 3 تەمموزی ساڵی 2003 عەبدولفەتاح سیسی و هاوپەیمانەکانی ڕژێمی کودەتا هەزاران نەیاری دژ بە ڕژێمەکەی بە تایبەت لە ڕیزی کۆمەڵی ئیخوان موسلیمیندا لە زینداندا توند کردووە. پرۆسەی بڕیاری لە سێدارەدان لە میسر لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە ڕەخنەی زۆری لێدەگیرێت. بەو پێی بەشێکیان بە شێوەی گروپ دەردەکرێن و ئەوانەیشی سیاسین هەم خودی تۆمەتەکان گومانیان لەسرە لە هەمان کاتدا دانپێدانانەکانیش بە زۆر و لەژێر ئەشکەنجەدا وەردەگیرێن.